هی دەست بەکاربوونی وەزیری نوێیە یان هەوڵێکە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە. چۆن وەزیری دارایی عێراق بڕیاری ناردنی موچەی پێش جەژندا بەبێەوەی هەرێمدا هاتی ناوخۆی بۆ بنێرێت. نزیکەی هەفتەیەکە باس و خواسی خەڵکی و سەرجەم میدیاکان پرسی هاتوونە هاتی موچەی مانگی پێنجی موچە خۆرانی هەرێم بوو. بۆ پێی نزیکەی 2 هەفتە لەمەوبەر بەغدا موچەی مانگی 4 نارد. چاوەڕوان نەدەکرا پێش جەژن موچەی مانگی 5 خرت بکرێت. بەڵام ئەوەی چاوەڕوانی نەبووین ڕوویدا. فاڵحساری وەزیری دارایی عێراق بڕیاریدا پێش جەژن موچەی موچە خۆرانی هەرێم بنێرێت و جەژنەکەی لە موچە خۆران کرد بە 2 جەژن. هەرچەندە ئەمە مافی موچە خۆران خۆیانە کە لە کاتی خۆیدا موچەکانیان وەربگرن و کەس خێریان پێ ناکات. لە ئێستاشدا ئەوەی جێی باس و خواسی موچە خۆران و هاوڵاتیان ئەوەیە ئەم بڕیارەی فاڵحساری شیرینی دەست بەکاربوونی خۆی و حکومەتە نوێیەکەی عێراقە یان بەڕاستی لە خەمی موچە خۆرانی هەرێمدان و دەیانەوێت بە یەکجاری کێشەی موچە چارەسەر ببێت و چیتر هاتوونە هاتی موچە نەبێتە هەواڵ. هەر کامێکیان بێت گرنگەوەیە موچە خۆران جەژن بە گیرفانی گەرم و دڵێکی خۆشە و بەڕێ بکەن. هەر چۆنێک بێت ئەوەی ماوەتەوە لەسەر حکومەتی هەرێمە تا لەگەڵ گەیشتنی پارە لە بەغداوە بە زووترین کات دەست بکەن بە دابەشکردنی موچە تا سەرجەم موچە خۆران بۆ ئەم جەژنە گیرفانیان پڕ بێت و جەژنەکەیان ببێتە 2 جەژن.